کاگەرم حەساری کاندیدی ژمارە 5 لە کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگەرم سڵاوت لێ بێم، کاتت باش. پێمان بڵێ بەڕێزت وەکو کاندیدێک لەوێ چەندە بەهێزبوونی یەکێتی لە ناوچە جێناکۆکەکان ڕۆڵی دەبێت لەوەی کە کورد سەنگ و قورسایی زیاتریە بێت لە ناوچە جێناکۆکەکان و لە بەغداش دەنگی دلێرتر بێ؟ ئەم کاتی ئێوەش باش. سەرەتا سەری ڕێز و نەوازدا ئەنوێنم بۆ گۆڕی پیرۆز و پڕنووری ڕابەری ڕوحیمان سەرۆک مامجەلال کە دوێنێ یادی کۆچی دوای ئەو کەڵە پیاوە بوو. ڕێز و نەوازمان بۆ گۆڕە پیرۆزەکەی و سەری ڕێزیش بۆ گۆڕی هەموو شەیدان و هەموو شەیدانی کوردستان دانوێنم. ئەم کاتتان باش و ئێوە لەسەر مەوزوعی ناوچە کێشە لەسەرەکان من پێم خۆشە ڕوونکردنەوەیەکی زیاتر بدەم. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و هەموو ئەو ناوچە کێشە لەسەرانی کە پێوترێ ناوچەی گەرم، یەکێتی هێزێکی کاریگەرە لە ناوچەکە، دەورێکی کاریگەری هەیە و یەکێتی توانیوێتی هەموو ئەو ڕێگایانە ئەو ڕێ قورس و ئەو ئەرکە قورسانەی کە لە بەردەم ملەتەکەمان بووە، ئەو کۆسپانەی لە بەردەم ملەتەکەمان بووە، یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێزێکی کاریگەر و هەم بە هێزی سیاسی و هەم ئەوەی کە ئێمە جەماوەریشی تۆکمەمان هەیە لە کەرکووک توانیومانە پێشڕەوی باش بکەین لە پرۆسەی ئاوەدانکردنەوە و خزمەتگوزاری لە ناوچە کێشە لەسەرەکان و بە تایبەتی لە کەرکووک. ئێمە پێشتر مەحافزێکمان هەبوو لەم شارە کە مەحافزێکی سەپێنراو بوو، بەڵام ئێستاکە کە ئەو دەسەڵاتی حکومەتی خۆجیمان لە کەرکووک وەرگرتوێتەوە، شارەکەمان بەرەو خزمەتگوزاری زیاتر هەنگاوە نیە و کاری زۆر باش و بەرچاو لە پێش چاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی ئەکرێ و هەنگاوی ئاوەدانی و خزمەتگوزاری هەنگاو بە هەنگاو لە پێشکەوتن و بەرەو پێشچوونە. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کەرکووکیش ئومێدیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە تەنها و تەنها لە ڕێگای هێزێکی کاریگەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە توانندرێت لەم ناوچانە خەبات لەسەر بەدیهێنانی مافەکانمان بکەین، مافە نەتەوایەتەکانمان، مافی بەدەستهێنانی خاک و هەموو ئەو کێشە سیاسیانی هەیە لە ناوچەکە. تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک هێزێکی کاریگەر و جەماوەری بەهێز دەتوانێت داکۆکیکەرێکی سەرسەخت بێت. باشە کاگەرم، ئەگەر کۆمەڵانی خەڵکی ئەوێ با بڵێن جێناکۆکەکان ناوچە جێناکۆکەکان کەرکووک و ناحەکانی دەوروبەری ئەو جێگانی کە دەتوانن دەنگ بێوە بدەن دەنگ بێوە بدەن، ئێوە چ بوارەگەیە کە کاری لەسەر بکەن و لەو بوارەدا ینی زیاتر قاڵ بنەوە بەڵێن بە خەڵک بدەن؟ ئەو سێکتەرە گرنگانەی کە پێویستە کاری لەسەر بکرێت چەندی ناوەندی دیبلۆماسی و سیاسی هەیە وەکو عەلاقات. ئێمە یەکێک پاشخانێکی باشمان هەیە لە بەغدا، ئەویش سەرۆک مامجەلال بۆمانی جێهێشتووە وەکو میراتێک کە ئەو عەلاقاتە لەگەڵ هەموو مکەوناتەکانی تر، لەگەڵ هەموو لایەنە سیاسی عێراقیەکان بە عەرەب، بە تورکمان، بە کلد، بە ئاشووری، هەموو ئەو پاشخانێکی باش بۆ ئێمە کە ئێمە وەکو ئەوەی کە کاری لەسەر بکەین بتوانین خزمەتی زیاتر بکەین. ئەوە پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ بەغا ئەوە ئێمە لەگەڵ لایەنەکان بتوانین کار بکەین و ئەوەش کە ئاخر جار سەرۆک باڤڵ تاڵەبانی توانی ئەو پەیوەندیە لەگەڵ بەغا هادئ بکاتەوە کە موچە بێتەوە سەردۆخی ئاسایی خۆی کە قوت و ژیانی خەڵکە. و ئێمە ئەو عەلاقاتی پێشتر کە ڕابەرمان سەرۆک مامجەلال هەیبووە لە بەغا کە عەلاقاتێکی مێژووی درێژخایەنە و حیزبەکەشمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پێدەری ئەو ڕێبازەیە و سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانیش کە زۆر بەم دواییە کە کۆمەڵێک زنجیرە کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغا ئەنجامدا توانی دەستکەوتێکی باش بۆ گەلەکەمان مسۆگر بکات کە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی ئێمە و هەرێم و بەغا بوو کە ئاساییکردنەوەی دۆخی موچەی موچەخۆرانی کوردستان بوو کە موچەخۆر ئەمڕۆ حەقێکی ئاسایی ژیانی خۆیەتی کە موچەکەی پێ بدرێت. ئەمانە هەمووی دەستکەوتی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی مامجەلالە
و چەندین خاڵی گرنگی تر لەوانە ئێستا ئێمە توانیمانە لە کەرکووک لە ڕێگای حکوومەتی خۆجێیی کەرکووکەوە کە ئێستا ئەوش کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕئیسی وەحدەی ئیداری کەرکووکە کارە خزمەت گوزاریەکان پێشەنگن و لە بەرچاوی هەموو کۆمەڵانی خەڵک بە هەموو نەتەوەکان بە هەموو مکەوناتەکانی کەرکووک ئەم پێشکەوتنانە ئەبیندرێ بەبێ جیاوازی لە سەرجەم گەڕەکەکان هەموو ئەمانە دەستکەوتن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ فراکسیۆنی یەکێتی بۆ کاندیدەکانی یەکێتی کە بتوانین داوای دەنگ بکەین و لە ڕوشمان دێ داوای دەنگ بکەین. دەڵێ لە ڕوومان دێ داوای دەنگ بکەین باشە ئەگەر دەنگتان پێ بدەن چیان بۆ دەکەن؟ ئەو کاروانە ئاوادانی کە باسی دەکەی لە کەرکووک ئەمە بەردەوام دەبێ؟ ئەو کاروانە ئاوادانەیە ئێستا لە کەرکووک کاروانی خزمەت گوزاری و کاروانی ئەمنیەت و سەقامگیری ئاسایشی شارەکە ئێستا کە هەموو خەڵک ئومێدی پێیە استقراری ئەمنی یەکێکە لە هەرە کارە خزمەت گوزاریەکان کە ئێستا استقراری ئەمنی هەیە لە کەرکووک و خزمەت گوزاری پێشکەوتوو هەیە لە شارەکە هەم لە دروستکردنی خوێندنگا لە دروستکردنی نەخۆشخانە لە چاکردنی ڕێگاوبانەکان لە کۆنکرێتکردنی ئەو کۆڵانانەی کە خزمەت گوزاری پیان نەگەیشتووە ڕاکێشانی تۆڕی ئاو بۆ گەڕەکە جیاجیەکان ئێمە ئەو بەڵێنە ئەدەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت بەردەوام بێت لە کاروانی خزمەت گوزاری بۆ خەڵکی کەرکووک بەبێ جیاوازی پێکهاتەکانی شارەکە و هەنگاو بە هەنگاو خزمەت گوزاری زیاترەکەین و هەنگاو بە هەنگاو هەوڵەدەین لە داهاتوودا کۆمەڵێک ماف هەیە یعنی یەکێک لەوانە ئێمە گەڕانەوەی ماف بۆ جوتیارانی کەرکووک هەوڵ بدین مافەکانیان بۆ بگەڕێنەوە بۆ ئەوی لە خاکەکانی خۆیان بتوانن بۆ بەرهێنان بکەن بەرهەمەکانیان بچێنن و بتوانن سوود لەو خاکە وەرگرن کە خاکی ڕەسەنی با و باپیری خۆیانە بۆیە ئێمە کاروانی ئاوادانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بەردەوامە بێت ئەوەش بە هێز و تین و گڕی کۆمەڵانی خەڵکی کەرکووک کە بچنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە تاکە ڕێگا بۆ بەدەستهێنانی مافەکانمان بە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی کاریگەرە لە ناوچەکە ئاکرێت. کاگەرام لە کۆتاییدا ئەو کامێرەی کورسات ڕووی لە تۆیە بە خەڵکی کەرکووک و دەوروبەری بڵێ بە ناوچە جێناکۆکەکان داوای دەنگیان لێ بکەی دەتوانی تۆ چی بۆ ئەوان بکەی و فەرموو ڕۆیان لێ بکە و چ پەیامێکت بۆیان هەیە پێیان بڵێ. من یەکێک بوومە لەوانەی کە 8 ساڵە بەرپرسی بەشی پەیوەندی حکوومەکانی مەڵبەندی کەرکووکم و خەتی تەماس بوومە لە نێوان خەڵک و لە نێوان حکوومەت هەم لە کێشەکانی خزمەت گوزاری هەم لە کێشەی دامەزراندن هەم لە کێشەی ڕێعاە هەموو ئەو کێشانەی کە خەڵک پێویستی بووە لە کارە خزمەت گوزاریەکان لەگەڵ فەرمانگە حکوومیەکان کە وەکو فەرمانگەی خزمەت گوزاری لە ئاو لە کارەبا لە ئاوەڕۆ لە شارەوانەکان توانیومە دەنگی خەڵک بگەێنمە شوێنی مەبەست و توانیومە کار لەسەر ئەوە بکەم کارەکانیان بۆ پێشخەم و کارەکانیان بگەێنم بە حکوومەت و دەنگیان بگەێنم بە حکوومەت و لەسەر ئەو بەرنمەیە کە من ڕۆژانە لە بەشی پەیوەندیەکان لە مەڵبەند پێشوازیم لە خەڵک کردووە و هەر کەسێک ڕووی کردبێتە ئێمە بە دوواداچوونمان بۆ کێشەکەی کردووە و بەرگریمان لێ کردووە هەتا ئەو فەرمانبەرە کوردانەی کە لە فەرمانگە حکوومیەکان غەدرێکیان لێکرابێ ئێمە لەسەر خەت بووینە دیفاعمان لێ کردوون ویسبێتیان نەقلیان کەنیان دووریان خەنەوە هەوڵمان داوە ڕێگە نەدەین ئەو کاریان لەگەڵ بکرێ بۆیە داوا لە خەڵکی کەرکووکەکەم من وەک کاندیدی ژمارە 5 لەسەر لستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا و ڕابردوو داهاتوو شێچێکە بم لە داکۆکیکاری سەرسەختی کۆمەڵانی خەڵکی شارەکەم و بتوانم زیاتر خزمەت بکەم و بتوانم زیاتر داکۆکی لە مافەڕەواکانیان بکەم و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی ناوچە کێشە لەسەرەکان ئێمە لە سیراعێکی لە ناوچێکی گەرماین ئێمە کێشەی خاکمان هەیە کێشەی نەتەوەمان هەیە کێشەی زمانمان هەیە کێشەی سراعی سیاسیمان هەیە بۆیە پێویستە تیمێک بچێتە بەغا بتوانێت لەسەر هەموو ئەم مەلەفانە کار بکات و بتوانێت خزمەت بە ناوچە کێشە لەسەرەکان بەگشتی و شاری کەرکووک بە تایبەتی بکەین ئێمە هەوڵەدەین وەکو تیمی یەکێتی ئەوەی لە توانامان بێ بۆ خزمەتکردن و کاروانی ئاوادانکردنەوە بەردەوام بین. بەڕێز کاگەرام حەساری کاندیدی ژمارە 5 لە کەرکووک سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە هیوای سەرکەوتنت لە بەغدا بتبینینەوە.
خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانن بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانە گەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ.